السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی عزیز و خۆشەویست لە شوێنی کوردستانی عزیزن قوتابیانی خۆشەویست ئەو ڕۆژ لەوانەیەک کە لەوانەکانی فیزیای پۆلیازە پێداچوونەوەیەکی خێرا دەکەین ئینشەڵڵا و ڤیدیۆی استفادە دەیە بۆ تاقیکردنەوەکانی نیوەساڵ. قوتابیانی خۆشەویست و عزیزی من لەو وانەیەدا پێداچوونەوەیەک دەکەین بۆ بەشی یەکی فیزیا کە دەتوانێت قوتابی عزیز پشتی پێ بەستێ و سوودی لێ بینێ لە بۆ ئەوەی امتحانەکان ئینشەڵڵا تاقیکردنەوەی بیستەکان و تاقیکردنەوەی نیوەساڵ استفادەی لەوەرگن. قوتابیانی خۆشەویست لێرە لە بەندی یەک بۆ یەک لە بەشی یەکەم لە کەرتی یەک بۆ یەک باز لە لادان و خێرای دەکەین. وەک دەزان لێرەکانە مامۆستانی بەڕێز لێرە کە باز لە لادان و خێرای دەکەن خاستەن بەشی یەکە زۆر گرنگ و بناغی پۆلی گۆنزەر باز لە جوڵە دەکات. جوڵە لێرە جوڵەی کچمان هەیە جوڵەیەکی جێگۆڕیمان هەیە ئەوەی کە لە پۆلی گۆنزەر دەکەن جوڵەی جێگۆڕ و جوڵە لێکدووریمان هەیە. جوڵەی جێگۆڕ چیە دەڵ گۆڕانی بەردەوامی شوێن تێنێک بە گوێرەیەکی تر کە جێگیری دادات. مەسەلەن بۆ نمونە ئەمن دوو کەس ئەم هەیە کە یەکێکیان دەڕوا ئەو کەسی کە چاودێری ئەوەی دەکە کە دەڕوات باشە گۆڕانی ئەو شوێنە بە گوێرە کەسی چاودێر پێ دەڵێن جوڵەیی جێگۆڕاتە شوێنی خۆی گۆڕیوە بە کورتی پوختی. جوڵەی جێگۆڕچە گۆڕانی شوێنە گۆڕانی شوێنی تەنە. جوڵە لە یەک دووری مەقسەدمان چییە؟ جوڵەکە تەنها لەسەر تەوەری ئەکسە یان جوڵەکە تەنها تەوەری وایە. جا کە دەڵێن جوڵە لە یەک دووری مەبەستمان چێت دەڵێن جوڵەی تەنێکە لەسەر هێڵێکی ڕاست کە تەنها لەسەر تەوەری ئەکس دەبیان لەسەر تەوەری وای دەبێت. ئەوانە ئاگدار بەلانە مامۆستا بەڕاست و چەوت شتووا بۆت بێنێتەوە. نمونە وەکو جوڵەی لە کتێبەکە دەباتی کورە جوڵەی شەمەندەفەرێک لەسەر هێڵێکی ئاستین یان جوڵە ئۆتۆمبیلی لەسەر هێڵێکی ڕاست دەڕوا ئەو پێ دەڵێن جوڵە لە یەک دووری. قوتابیانی خۆشەویست مامۆستا لەوانەیە لە تاقیکردنەوە بۆت بێنێتەوە بڵێ تەورە پشت بەستراوەکان چن یان بوو نمونە جوڵەی تەنەکان دەنیشان دەکرێت بەهۆی بۆشایی ئاگداری ئەوە نەبە. ئەمە دەڵێن جوڵەی جێگۆڕ لە جوڵەی جێگۆڕدا دەکرێت بڵێن چی جوڵەی جێگۆڕ بێڵ دەکرێت دوو باش باشە چۆن جوڵەی تەنها لەسەر تەوەری ئەکس بێ یان لەسەر تەوەری وای بێ ئەوە جوڵەیەکی چیە دەتوان بڵێن جوڵەیەکی جێگۆڕە. جوڵە لە دوو دووریشمان هەیە بەڵام ئەو لە شوێنی خوێن لە بەشی دووری خوێن سەرشمان پێ نەچووکە باز لە بەشی یەکەم دەکەین باشە بە مامۆستا ئەگەر بووی هێنایەوەی تەوەرە پشت بەستراوەکان بەکاردێت بۆ بۆشایی دەڵێ مامۆستا بەکاردێت بۆ دەستنیشانکردنی جوڵەی تەنەکان باشە دەستنیشانکردنی جوڵەی تەنەکان ئایا بەرەو ڕۆژهەڵاتە ئایا بەرەو ڕۆژئاوایە ئایا بەرەو باکوورە ئایا بەرەو باشوورە ئەوە تەوەرە پشت بەستراوەکە. مەسەڵەن بوو نمونە ئەو برادەرەمان هەیە ئەو تۆپەی هەڵدەدا وەلەو ئەوە کە تۆپەکە هەڵدەدا جاریشان لێرەکانە لەسەر ئەکسی نێگەتیڤە لە ئەکسی پۆزیتیڤە لێرە وای پۆزیتیڤە و لێرە وای نێگەتیڤە. مەبەستمان لە تەورە پشت بەستراوەکە ئەوەیە باشە ئەوەتە شوێنی تەنمە بۆ دەستنیشان دەکات. بۆی دەڵێن چوارچێوەیەکی ئەو پۆتانێک کە شوێنی تەن بە وردی دیاری دەکاتێت بۆ ئەوە بەکاردێت بە کورتی بەس ئەوەندەی لێرە بزانێت تەورە پشت بەستراوەکان بۆ چ بەکاردێت بۆ دەستنیشانکردنی شوێنی تەن. قوتابیانی عزیز تێبینی کە لێرەکانەدا دەڵێت تەورە پشت بەستراوەکان هەموو ئەو کارسانە دەوروبەرمان دەگرێتەوە کە لە چادۆرماندان. بۆ نمونە جوڵەی قوتابیەک بە گوێرەی چی قوتابێکیکە کە بۆ قوتابخانەکەی دەڕوات کە بەهۆی قوتابخانەکە دەزانێت کە دوورکەوتەوە یاخود زیکەوتو مەسەسا بوو نمونە ئەمن لەو شاشەیە دوور دەکەمەوە یان نزیک دەبمەوە ئەو شاشەیە دەتوانم بکەمە خاڵێکی جێگر ئام دوورکەوتم یان نزیکەوتمەوە وەکو تەوەرەیەک بەکاری بێنم. بەس بەگشتی تەورە پشت بەستراوەکان وەک پێم گوتی مامۆستا زۆر لێور نەبینەوە مامۆستا ئەگە بۆت بێنێتەوە دەڵێ تەورە پشت بەستراوەکان بۆ چ بەکاردێ دەڵێ بۆ دەستنیشانکردنی شوێنی تەن ئەوەی کە گرنگە ئەو لێ بزانە. بەس لێرە گرنگتر چمان هەیە جەماعەت لێرەکانەکەم خۆشە هێڵکارێک بۆ خۆت بکەی ئەو قوتابیانی پۆلی 11 بابە قوتابیانی پۆلی 11 ئەوانەی کە بەدەری گوتی لێمانەوە دوورن مەرجەمەکان لەکەنیا دەتوانن بۆ خۆیان هێڵکاریشی ئاوا بکەن کاکە ئیسفادەی لێ دەکەن. تەماشاکە لەکە خۆ بنووسە تەماشاکە جوڵە لە جوڵەدا ئەمە چ دروست دەکەین دەکرێت دووری و لادان باشە لادان دوایە دەکرێت ئەوانە چ لێ دروست بێ خێرایی دوای خێرا دەکرێت چی لێ دروست بێ تاودان دروست بێ تاودان دواتریش لە بەشەکانی کە هێز دەخوێنی. ئێستا ئەمە جوڵە ڕاستەخۆ دێنە سەر دووری و لادان بزانین دووری و لادان لە ئەنجامی چی دروست بێ لە ئەنجامی جوڵە دروست دەبێت. بەس پێناسەکان چۆنیە دەڵێن چی دەڵێن لادان کورتترین دووری ئارستە بڕاو کورتترین مەودا یان کورتترین ئاراستەدار کە لە خاڵ دەستپێکردنەوە جوڵەکەیەوە دەڕوا بۆ خاڵێکی تر باشە کورتترین مەودای بڕاو ئەو پێ دەڵێن لادان و لادان فەرقی لەگە دووری چێ لەسەر لاداندا ئەو ئاراستەی هێوا تا لادە هەندێکی ئارستەدارە ئاگادار بە لادان هەندێکی چۆنە ئاراستەدارە بابە. چەند خاڵێکمان هەیە لێرەکان سەباسان دەکەین دەکرێت لادان ئایا مامۆستا تەوەری ئێکس بێ نەخێت دەکرێت تەوەری وایش بێ چونکە ئەمە
وتمان دووری جوڵە لێک دووری لە دەکرێت سەتەوەری ئەکسش بێ و لە سەتەوەری واژ بێ بۆیە ئاگدار بە کاتێکە باسی لادان دەکەین تەنها دڵتا ئەکس ناکرێتەوە بۆ هێ دڵتا واژ بکرێتەوە وەکو لەکەوتە خوارەتەنی سەرباز دڵتا واژ بە لادادا نەدرێ ئاگدار بە باشە چەند خاڵێکمان هەیە دڵ ئەگر جوڵە لە سەرتاوە ئەکس بە ئەکس بوو واتە ئاسۆیی واسە لە تەوەری ئاسۆیی لادان بەسلا دەنین بە ئەکس بەڵام لە تەوەری شاوڵی بەسلا دەنین وای بەڵام هەموو کاتێ ئەتوێ پێستە خاڵی سەرەتا و کۆتا هەبێت مەسەلەن سەبوون من ئەمە لێرەکانە لەو وێنەیە ئەگەرەوەتان سکرینشوت کردو بیکەن کە ڕەشی دەکەمەوە تاشاکە قوتابیان ئەگەر تەماشای ئەو وێنەیە بکەیت لە کتێبدا مامۆستا وێنەیەکی داوە لەو شێوەی یاخود لە کتێبەکەتدا دەستنیشان کراوە ئەو مامێلکەمان هەیە تاشاکە لەکوێ بۆ کوێ دەچێت لە خاڵی سەرەتا ئێرە سەرەتا ئێرەش خاڵی چیە کۆتایە گۆڕان لەو دەڵتە ئێکسە کە لە مابینی خاڵی سەرەتا و کۆتا کوترین مەودایەتی پێ دەڵێن لادان واتە لە خاڵی سەرەتاوە ڕوو دەکاتە خاڵی کۆتا باشە ئەوەیە مەسەلەکە ئەوە یاسایەکە توانێت بۆ شازە بنووسی ئێکس ئاچی پێ دەڵێن شوێنی سەرەتا و ئەکس ئێفسی پێڵەن شوێنی کۆتا تەقەن لادان دەکرێت بە مەتر بێ دەکرێت بە سانتیمەتر بێ دەکرێت بە کیلومتر بەڵام سیستەمی نەدەوڵەتی چیە مەترە ئاگادار باشە بەدەڵتە ئەکسیش دەڵێن چی گۆڕان لە شوێن و ئەگەر هاتوو لادانەکەمان لەسەر تەوەری وایە بوو ئەو دەڵێن دڵتا وای عندن خاڵی کۆتاکەم خاڵی سەرەتا ئەویان خاڵی کۆتایە ئەوشان خاڵی سەرەتا لەبیر نەچێت لادان دەبێ خاڵی سەرەتا و کۆتات هەبێ لە ڕێڕەوە ئینجا لادان دروست دەبێت تەماشای ئەو وێنەیە بکەن بابا دقت دەنێ مثلا ئێستا بوو نمونە ئەو ئۆتۆمبیلەمێ لە ئەی و دەچێت بۆ بی ها و لادانێکی بڕی باشە لادانێکی بڕی لە خاڵی ئەی بۆ بی دەچوو کاتە لادانێکی بڕی لە مادەم لە سەهێڵێکی ڕاست خاڵی سەرەتا و خاڵی کۆتا لادان باشە دواتر دێنە سەر باسی دووریش دەکەین ئێستا ها لێرەکانە دووریشمانەیە دووریش هەردەڵتا ئێکسە بەس فەقی ئەو ئێکسەی سەرە و ئەو ئێکسە چیە دووری هێندێکی بێ ئاڕستەیە ئاگادار بە مامسەلانەی بەجیازی بۆ بێن تۆ بڵێ جیازی نێوان دووری و لادان ئێستا بۆت باز دەکەم خاڵەکان بۆ خۆت دەنووسی دووری چیە دووری دەڵێ بریتە لە کۆی درێژی ڕێڕەوەکە زۆڵەی تەنەکە بە چش دەپێر بە مەتر دەپێت بە مەتر لە سیستەمی نەدەوڵەتی ها باشە دەنا کیلومتر و سانتیمەتریشمان هەیە تاشا قوتابیان کوترین مەودا لە خاڵی ئەی بۆ خاڵی پێڵەن لادان زانین لەسەر ئەو وێنەیە ئەو ئەنیمێشنە دووریشمان هەیە بەڵێ ها تەماشاکە کۆی هەموو ئەو ڕێڕەوە کە دیبڕێت هەتا دەگات و ئێرەکانە ئەو پێ دەڵێن چی پێ دەڵێن دووری کەواتە قوتابیان دووری زیاترە لە لادان دووری زیاترە لە لادان ئەگەر سەهێڵێکی ڕاست نەبێ ئەدی مامۆستا دەکرێت لادان و دووری یەکسان بن بەڵێ دەکرێت ئەگەر هاتوو لە سەهێڵێکی ڕاست باشە ئێستا تەفاسیل لە پەڕەکە و دوی بە تەفاسیل بۆت باز دەکەم بابێنە سەر ئەو پرسیاری خوارێکە هەمانە بابە تاشاکە ئێرە ئەو وێنەیەمان هەیە تاشاکە لەو وێنەیەدا ئەو بۆ ڕوونکردنەوەیە بۆی تێبگەیت تاشاکە لەو وێنەدا ئەگە ئەو برادەرە لە خاڵی ئەی بڕات بۆ بی چەند مەتری دەبڕێت سێ پاشان لە بی بۆ سی بڕات چەند مەتر دەبڕێت پێنج پاشان لە سی بۆ دی سێ مەتر لە دی بۆ ئەی پێنج مەتر ئەگەر بێم لادان حیساب بکەم لادان لە خاڵی سەرەتای چێ بوو ئێرە نەبوو ئەو خاڵی سەرەتا ئەو کەسە ڕۆژت پاشان گەڕایە و خاڵی سەرەتای لادان ئۆتۆماتیکی سەفر یەکسەر بە چاون و قاندن سەفر بەڵام ئەگە بێم باسی دووری کەم دووری دەبێت کۆی هەموو ژمارەکان بکەین مەسەڵەن دەڵێن سێ کۆی چەند پێنج کۆی چەند سێ کۆی چەند پێنج هەمووی کۆ دەکەیەوە دەکاتە چەند دەکاتە هەژدە باشە دووری بڕاو کۆی مەودای هەموو ڕێڕەوەکەی دەبڕی هەموو حساب دەکەی باشە بۆیە دەڵێن لێرەدا لادان دەکاتە سەفر بەڵام دووری گشتی دەکات چەند کۆی بکەیەوە ببرن دەکات دیار بیکارێکە مەزبوط نییە دەکاتە هەژدە مەتری بڕیەوە باشواوی من ئەوەندەیە جاتۆ دەبێت قوتابیانی ئەزیز دەبێت زۆر گرنگی بە مەفهومی لادان دووری دەن بۆی زیاتر تێبگەیت تەماشای ئێرە بکەم بابا لێرە بە خاڵبەندی بۆ نووسیت تەماشاکە قوتابیان ئێستا ئەو ژیکەڵەمان هەیە ئەلێرەکانە تەماشاکە ئێرە خاڵی دەستپێکێتی دەڕوە هانە سەهێڵێکی ڕاستە پاشان دەگەڕێتەوە ئەگەر بڕوات و بێتەوە خاڵی دەستپێک لادان سەفرە بەڵام ئەگە بڕوات و بێتەوە خاڵ دەستپێک لادان هەموو حسابە باشە ئەواتە لە سەهێڵی ڕاست لادان دووری یەکسانە ئێستا لە تێبینەکە لێرە باز دەکەم دووری بێ ئاڕستەیە وەکو جیازی بۆ خۆت بنووسە دووری هەندێکی چۆنە بێ ئاڕستەیە بەڵام لادان هەندێکی چۆنە ئاڕستەدارە دووری دەکرێت بە سانتیمەتر و مەتر و کیلۆمەتر بپیورە بەڵام لە سیستەمی نەدەوڵەتی چیە بە مەترە لادان هێندێکی چۆنە ئاڕستەدارە دەکرێت وەکو جیاز حسابیان بکەین بەڵام دووری هێندێکی چیە ژمارەیە واتە بێ ئاڕستەیە لادان پۆزیتیڤ دەبێت و نێگەتیڤش دەبێت بە پێی ئاڕستەکەی ئەگە پۆزیتیڤ بێ بەرەو کوێیە ئەگە باسی ئەوانەیە کرد باکوور
خۆرهەڵات سەرەوە لای ڕاست ئەوە مانای ئەوەیە دڵتا ئێکس پۆزەتیڤە. ئەدی ئەگەر چ کاتێک دڵتا ئێکسمان بۆ لادا نێگەتیڤ دەبێت عەکسی ئەو خاڵانە وەکوە تا کوێ باشوور خۆرئاوا خوارەوە لای چەپ ئەوانە لادا سالب دەبێت. دووری هەموو کات پۆزەتیڤە قەت بە سالب نابێت. باشە لادان یەکسان دەبێت بە دووری ئەو مهمە ئەو خاڵە چ کاتێک لادان بە دووری یەکسان دەبن ئەگەر سەهێڵێکی ڕاست بێت وەکو جوڵەی تەنێک سەهێڵێکی ڕاست بۆ نمونە تەماشای ئەو ڕسمەی بکەم بابە ئەلێرە دیقەت دەیە ئێستا ئەو برادەرە لە خاڵی سەرەتا دەڕات بۆ خاڵی کۆتا چەند دەبڕێ 750 متر ئەگە پێ بڵم دووری چەندە دەڵێ مامۆستا 750 مترە ئەدی لادان چەندە دەڵێ مامۆستا 750 مترە بۆ چونکە سەهێڵێکی چۆنە ڕاستە. باشە دووری گشتی واتە دڵتا ئێکس چەندە 750 مترە ئەدی لادان دڵتا ئێکس ئاراستەی لەگەڵە دەڵێ مامۆستا 750 مترە بەڵام بۆ کوێ هاتووە بەرەو ڕۆژئاوا هاتووە بۆیە ئاراستەکەی دەگەڵە. باشە خاڵی شەشەم دەڵێ ئەگەر تەن دەست بە جوڵە بکات پاشان گەڕێتەوە خاڵی دەست بەک یعنی ئەو برادەرە هاتە ئێرە پاشان گەڕایەوە بۆ ئێرە ئەگەر دیقەت دەی 750 متری بڕی پاشە 750 متری بەچی بڕی بە سالب ئەدێک گەڕایەوە ئەو ئاوە هات ئەدێک گەڕایەوە 750 متری بەچ دەبڕێ بە موجب. باشە 750 کەمی 750 دەکات چەند دەکات سفر کاتە لادانی گشتی دەبێتە سفر کوڕە ئاگات لێبێ 750 کەم 750 دەکات سفر کاتە لادانی گشتی دەکات سفر بە مەرجێک بگەڕێتەوە خاڵی دەستپێک واتە هەر تەنێکتە بوو لادانێکی بڕوو پاشان گەڕایەوە خاڵ دەستپێک لادان ئۆتۆماتیکی سفر یا کشتی کەشی تێدانێ ئەوتە تاشاکە دووری گشتی دەکاتە 1500 باشە بەڵام لادانی گشتی دەکات چەند دەکاتە سفر. باش بابەکەم زۆر زۆر ئاسانە. ئەویان پرسیارەکە ئەوە دێ هیچ نییەوەیان دێنە سەر چی ئەو بەس بۆ تێگەیشتن تاشاکە ئێستا دووری چییە دووری لێرە تاشاکەم بابە تا مەفهومێکت دەمێت ئێستا خاڵی دەستپێکە ئەوە خاڵی کۆتایە. باشە لادان ئەلێرە بۆ ئێرەیە کورتتری مۆدای بڕاوە بەڵام دووری کۆی هەموو ڕێڕەوەکەیە ئەگەر لادان بدۆزینەوە بڵێن لادان چەندە دەڵێ مامۆستا لادان 100 متر ئەدی دووری چەندە دووری گشتی دەڵێ مامۆستا ئەو مەسافەی هەمووی بڕیوە کاتە دەکات چەند دەکاتە 400 متر ئەو مەسافە زۆر ئاسانە. دێنە سەر خێرای زۆر گرنگە بابە ئێستا گوتمان جوڵە لادان دروست دەکات دووری دروست دەکات پاشان دوای ئەوانە چ دروست دەکەن خێرای دروست دەکەن ئەگەدار مامۆستالانە لە پێناسی خێرای ببێتەوە خێرای چییە هێندێکی ئاڕستەدارە لەکەم خۆ بنووسە ئاڕستەدارە وە لێرە شتێکی زۆر گرنگکەیە قوتابیان دەبێت زۆر وریابی خێرایی بابە خێرایی وی هێما دەکرێت خێرایی دوشتی هەیە بڕی هەیە لەگەڵ چی هەیە ئاراست بڕ زۆر جاران پێی دەڵێن گوڕ چی پێ دەڵێن گوڕ وەکو یاسای خێرایی ئەمە خێرایی یاسایەکەی چی بابە خێرایی یاسایەکەی دەڵێن دڵتا ئێکس بەسەر دڵتا تا گوێ لە مامۆستای خۆت بگرە ئەگەر باسی ئاڕستەدارەکەی بکەین بڵێن خێرایی بە گشتی قسێ بکەین دەڵێن لادانی بڕاو بەسەر کات لادانی بڕاو بەسەر کات بەڵام ئەگەر بڵێن گوڕ یان بڕی خێرایی دەکات چی ئەو کاتێ دێ بڵێن چی دەڵێن دووری ئاگادار بە دووری بەسەر چی کات ئەوانە غەڵەت نەکەی بڵێم خێرایی دەڵێم لادان بەسەر کات بەڵام بڵێم بڕی خێرایی یاخود گوڕەکەی دەڵێم دووری بەسەر کات ئاگاداری ئەوە باشە بابە بۆیە پێناسەکەی دەڵێن چی خێرا دەڵێ بریتێ لە لادانێکی بڕاو لە کاتی خوێندراو لە کاتی خوێندراو بەڵام ئەگە بڵێم بڕی خێرایی دەڵێم دووری بڕاو لە کاتی خوێندراو ئاگادار باش بابە خێرایی بڕ ئاڕاستەی هەیە باسمان کە تازە وەکو خێراییش چەند دوو جۆر ئەومان هەیە دوو جۆر بەشمان ئەو هەڵکاریان بۆ کوردی قوتابیان تەنها بۆ ئەوەی تۆ قوتابی ئەزیز و خۆشی سودمەند بکاکە سودمەندی مەلی بیر نەچێ مامۆستا هۆشنگ هەر لە قۆناغی 10 و 11 و 12 هەموو قۆناغەکان بێ جیازی پێت دەڵێ بۆ ئەوەی تۆ سودمەندی ببێ بەرامبەر تەنها ئەتۆی قوتابی خۆشەویست سودمەند بیت جا لێرەکانی یاساکانی خێرایی دەڵ ئەگەر لە پرسیار ئەوانە هات تەماشاکە بڵێ خێراییشی نەگۆڕ بڵێ تێکرای خێرایی بڵێ خێراییشی ڕێک ئەو تو یاساکە چیە ناوەندە خێراییمان هەیە دەکاتە دڵتا ئێکس بەسەر دڵتاتی لادان عنی کۆتایی کەم لادان سەرتا لەسەر گۆڕان لە کاتەکەی باشە بەڵام ئەگەر لە پرسیار عن ئەو چوار یاسات هەیە ئەوە زۆر گرنگن ئاگادار باڵە ئەوانە زۆر گرنگن یعنی مامۆستایانی بەڕێز حتا لە پۆلی 12 زۆر جەخل لەوەی دەکەنەوە کە زۆر گرنگە ئەو چوار یاسایە پێویستە قوتابیان زانێ و دواترش پرسیاریان سەحل دەکەین ئەو چوار یاسا چ کاتێک بەکاردێ ئەو چوار یاسا کاتێک بەکاردێک ئەو ناوانە هات مەسەلەن بۆ نمونە دەتوانێت لێرەکانش بخۆ بنووسی ئەو دواترش باسییان دەکەمەوە بەڵام هەر بنووسی باشترە ئەگەر خێرایی گۆڕا بوو ئەگەر خێرایی گۆڕا ئەو یەک دوو ئەگەر
تەن لە وەستان و دەست بە جوڵە بکە تەن لە وەستان دەست بە جوڵە بکات ئەگەر تەن لە جوڵە بوەستێ ئەگەر لە پرسیار چت داتێ لادان لەگەڵ کات لادان و کات و تاودان ئەو سێپێک عن ئەو خاڵانەت هەبوو ئەو دڵنیا بە یەکی لەو چوار یاسایە بەکاردین و زۆرش گرنگە باشە بابە جاوە لێرە بەڵێنی دڵ ئەگەر لە پرسیار خێرای بگۆڕێت نیشانەکان ئەگەر تاودانت هەبێت یان تەن خێرایەکە یان هێواش بیاخود خێرا بێ ئەوە دەتوانێت بەوانە بەکاربین و بیان ناسینەوە ئێستا دێم پرسیارژیانە سەرشی کار دەکەین تاماشاکە بابە تەماشای ئەو ئۆتۆمبیلێ بکەن ئەو ئۆتۆمبیلە ئێستاەوە لادانێک دەبڕێت باشە بەپێی کات ئەوە خێراییمان بۆ دروست دەکات بەڵام ناوەندە خێرایی ئەگە بێن تەماشا بکەین ناوەندە خێرایی چییە چ فەرقی هەیە لەگەڵ خێرایی ناوەندە خێرای و خێرای فەرقیانەیە کاکە ناوەندە خێرای دەڵێ لادانی گشتی بڕاوە بەڵام خێرای دەڵێ لادانی بڕاوە ئاگدار و باشە لێرە ناوەندە خێرای لادانی گشتی بڕاوە لەسەر کاتی خوێندراوە لادانەکەی تێدا بڕیوە ئەویش هەریەکەی چییە مەتە بەسەر سێکەن یعنی فەرقی ناوەندە خێرایی و خێرایی چییە ناوەندە خێرای دەڵێ لادانی گشتی بڕاو لەسەر کاتی خوێندراوی گشتی بەڵام خێرایی چییە دەڵێ لادانی بڕاو بەسەر کات ئەوەندەیە باشە چەند تێبینێک هەیە قوتابیان ئەلێرەکانە دەبیان زانی گونجاندنی یەکە قوتابی پێویستە لە پرسیار شیکارکردن حساب بۆ دوو شت بکە کاک یەک ئاراستە دوو یەکە گونجان پێشوەی پرسیار شیکارکەی و هەوڵش دە بۆ خۆت ئەو سێ گۆشەیە دروستکە ئەو سێ گۆشەیە دروستکە مسڤ دەڵتا ئێکس دەڵتا تی ئەوە هەمیشە بەمەتر جاری وا بە کیلومەتریش دەداتێ بەس ئەتو بۆ خۆت یەکە بنچینیەکان بزانە ئەوە سێکەندە ئەوە شانسیە مەتر بەسەر سێکەندە مثلا ئەگە لە پرسیار لادانی ویست ئەو دوو جاران دەکەی ئەگە خێرایی ویست دابەشی دەکەی ئەگە کاتت ویست دابەشی دەکەی باشە بەڵام شتێکی لێرە زۆر گرنگە ئەگەر هاتو کیلومەتر بەسەر سەعاتی دابوو باشە بۆی بکەینە مەتر بەسەر سێکەند بۆی بکەینە مەتر بەسەر سێکەند چ دەکەی دابەشی 3.6 دەکەی بەڵام ئەگە مەتر بەسەر سێکەند بکەینە کیلومەتر بەسەر سەعات جارانی 3.6 دەکەی دەبێ ئاگاداری تێبینیمان دەڵێ ناوەندە خێرای ئاراستەدار و ئاراستەکەشی هەمیشە بە ئاراستی چیە لادانە طبعا گوتمە لادان خێرای دروست دەکەوێنێ ناوەندە خێرای پۆزیتیڤ دەبێت ئەگەر بە ئاراستەی باکوور خۆرهەڵات سەرەوە لای ڕاست بێت و نێگەتیڤش دەبێت بەگە پێچوانێ و خاڵانە بێت لە کاتی شیکارکردنی پێسیار پێویستە ڕەچاوی گونجاندنی یەکە بکەین یعنی ئاگاداری ئەو هێڵکاریانە بە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر کیلۆمەتری دابوو دەبێت تۆ بیکەی بە مەتر چۆن دیکەی مەتر جارانی چەند دەکەی دەتوان سێ و ئەگەر مەترشی دویست بکەی کیلۆمەتر دابەشی ئەوەیە جارانی چەند دەکەی دەتوان ئابنووسی دەتوان سا لە بسێ ئەوانە بزانە کاکە خراپ نییە بێنە سەر
دیچار بامەدە تەماشاکە با لێرە پێ دڵێن تەماشاکە ئێستا ئەوە پاسەکەیە ئەوە پاسەکەیە هاتە ئێرە پاشانش هاتە ئێرە بدایەتی ئەو مەسافەی کە بڕی ئێرە ئێکسی یەکەم چەند بوو وتمان چەندە 280 کیلۆمەترە خێرایەکەی چەندە 88 کیلۆمەترە کیلۆمەتر بەسەر سەعات کاتەکەی چەندە کاتەکەی نەداوە کەواتە لێ دەگەڕن ئەو نالێ دەمێن ئێکسی یەک ڤی یەک تی یەک ئەو جاریان ئەلێرە کە هاتە ئێرە وەستا بۆ خۆی پێ دەڵێ لێرە وەستا کە دەوەستێت ئێکسی دوو سفرە ڤی توش دەبێتە سفر چونکە وەستاوە هەر شتێکی ڕابوەستە خێرایی سفرە بابە بەڵام ماوەی چەند پشووی داوە بۆ ماوەی چەند پشووی داوە بۆ خۆی پێ دەڵێ لە ماوەی 24 دقە پشووی داوە یعنی ئێرە دەبێتە 24 مینیت باشە دوایە دیسان دەست بە جوڵە دەکاتەوە دەست بە جوڵە دەکات ئەو جارە دەبێتە چی دەبێتە ئێکسی سێم ڤی سێم کاتی سێم ئەو هێڵکارێ ئاوا بۆ خۆت بکە بۆی تێبگەی تاشاکە زانە چ ڕوودەدا چەند دەبڕێت ئەو جاریان 210 کیلۆمەتر دەبڕێت یعنی ئێکسی سێم چەندە 210 کیلۆمەتر ڤی سێمیشمان چەندە 75 کیلۆمەتر بەسەر سەعات ماوەکەشی دیار نییە تاشاکە ئێستا کاتەکە لێر هەیە و ئێرەش دیار داواکرای پرسیارەکەی چییە تاشاکە دەڵێ کاتی گشتی چەندە چەند کاتێ ئەستا لێرە کاتت هەیە نەخێر بەزە من یاسام هەیە تا کات دۆزمەوە چ یاسایەک بەکاردێنم ئەوم هەیە یاسای گشتی سێگۆشەکە دەڵێم دەڵتا تی ڤی دەڵتا ئێکس ئەگە کات دۆزمەوە دەڵێم چی دەڵێم ڤی بەسەر دەڵتا ئێکس وایە بەس ئەمە کاتێک دۆزمەوە دەڵێم ڤی یەک بەسەر ئێکسی یەک ئەگە کاتی دوم دۆزم دەڵێم ڤی تو بەسەر ئێکس تو ئێستا من یەکەم دەدۆزمەوە بۆی دەڵێم ئێکسی یەکەم بەسەر ڤی یەک زانیت ئێستا بۆچی ئارم تەرجە نووسی بەس بۆ ئەوی بزانیت چم کردەکەم ئێستا ئێکسی یەکەم چەندە لێرە 280 لێرە 280 ڤی یەکمان چەندە 88 کیلۆمەتر بەسەر سەعات کیلۆمەتر لەگەڵ کیلۆمەتر دەڕوا 280 دا بە 68 دەکەی دەکاتە 3.2 ساعت ئەوە ناومان لێ ناچی کاتی یەکەم کاتی دووەم بۆ خۆی کتوتی لە ماوەی 24 دقە ڕاوەستەوە بەڵام ناکرێت ئەوە بە سەعات بێ ئەو بە دەقەی دەقەکەش دەکەنێت چی سەعات چۆن دێکێ سەعات هەر کاتێک دقە دەی بنووسە دقە پێ سەعات چی لێ دەکەی جاران شەسی دەکەی دەستم نابگاتی شتێک کاچی من دقە پێ سەعات دابەشی شەستی دەکەی شەست دقەی پێ سەعات دابەشی شەستی دەکەی بۆیە 24 دا بە شەست دەکەین دەکەی سەعات دەستم پێت ناگات دەنا شتێکم تێ دەسراوەندی ئەوە سەعاتی یەکەم ئەوە ئی دووەم ئی سێمیش چۆن دەدۆزیەوە نفسی شت خێلادا ئەوە لادانەکە و خێرایەکە پێکەوە بەکاردێنی کات سێم دەدۆزیەوە نفسی شت لادانی سێم لەسەر خێرایی ناوەندە خێرایی سێم دابش دەکەی 210 بە 75 ئەوە کاتی سێم شت دیتەوە ئێستا ئەتو چ دەکەی باپن ناڵی کاتی گشتین بۆ بدۆزەوە گەشتەکە یەکەم دووەم سێم هەر سێکان کۆ دەکەیەوە یەکەم دووەم سێم هەر سێکان کۆ دەکەیەوە کۆی گشتی گەشتەکە 6.4 سەعاتە یعنی ماوەیەکی باشی بڕیوە باشە دێنە خاڵی با نەڵێ ناوەندە خێرایی گەشتەکە هەموو گەشتەکە چەندە ناوەندە خێرایی ئەگەر لە بیرت بوو بێ دەمانگوت ناوەندە خێرایی دەکاتە چی دیکە لادانی گشتی بەسەر کاتی گشتی چەند لادانمان هەبێ هەر هەموو کۆ دەکەینەوە یەکەم لادان چەندی بڕی بوو 280 ئەو سفرە لەکوێ هات دەی خۆ گوێزم بۆ نەژمادی سفرەکە لەکوێ هات ئافرین دەڵێ مامەستا وەستا بوو دەی لەسەری بورسە وەستا بوو بۆیە سفرە باشە دوایە دیسان لادانی چەندی بڕی 210 ئەوانە هەر هەموو کۆ دەکەیەوە دابەشی ئەو کاتە گشتی دەکەی کاتی گشتی چەند دەرچوو 6.4 یانیش کاتەکان سەر لەبەر هەموو کۆکەوە ئەو هەر هەموو کۆکەمەوە دەکات چەند دەکاتە 6.4 یعنی ئەتۆ 280 کۆی 210 بە 6.4 دەکەی ڕێک ئەو کات بۆ دەدەچێت ناوەندە خێرایی گشتی بەڵام ئاگادار بە سالب بۆ چونکە بەرەو باشوورە قوتابیان ئەزیز ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە ئەگەر بینە سەر پرسیارەکانی کە قوتابیان ئەوە لێرە پرسیارێکمان هەیە لەسەر بەکتریا باشە پرسیارەکە فکری ئێرە بەس یەکە گۆڕینە تاشاکە دەڵێ کەمتری کاتی پێویستە بۆی بەکتریای بە خێرایی ئەوەندە بکات ئەو ملیە ئەتو میلیمەتر ئەگە بکەیە مەتر جارانی چەند دەکەی دەتوان سالب سێ باشە ئەوە یەک دوایە دەڵێ دەفرێکی بازنەی ینی خاڵی لەسەر خاڵێکی لێوان دەفرێکی بازنەی کە تیرەکەی 8.4 سانتیمەتر ئەو 8.4 سانتیمەتر لێرە دەوری دەڵتا ئێکس دەبینی باشە
باش ئەوە سانتیمەتر سانتیمەتر بکەینە مەتر جارانی چەند دەکەی دەتوە سالب 2 ئەو لێرەش بۆت کراوە باشە دێ ئەوانە بەکاردێنی بۆ دۆزینەوەی چی کات ئەمەگە کات دۆزینەوە لە یاسای ناوەندە خێرایی بەڵێن دڵتا ئەکس دا بەشی وی وەردام بنێ و ئەکسای کاتەکەت بۆ دەردەچێ باش بابێنە ئێرە پرسیاری دووەم لە پرسیاری دوم دڵ منداڵێک بە خێرایی 1.5 مەتر بە سەسەکان پاڵ بە عەرەبانەیەک و کاتی خوێندراوە چەندە بۆی پاڵدانەکەی عەرەبانەکە تا دووری 9.3 مەتر ئەو ئاسانە بەس دابەشیان دەکرد هیچ شتێکی تێدا نییە دێنە سەر تاودان تابیان پێناسەی تاودان گرینگە مامۆستا گرنگی پێدەدا تاودان چییە هێندێکی ئارەسەدارە ئاگادار بن باشە دەکاتە تێکرای گۆڕانی خێرای لە یەکەی کات تاشاکە تاودان هێماکەی ئەیە هێندێکی ئارەسەدارە دەڵێن دەکات تێکرای گۆڕانی خێرایی بەسەر چی بەسەر کاتی خوێندراوە باشە ئاڕستەی تاودان بە ئاڕستەی خێراییە باش بە بەکەم و یەکەشی چییە لە سیستەمی نێودەوڵەتی مەتر بەسەر چرکە توانتویە ئەگەدار بن ئەوە بەنسبەت ئەو دوای دێین چ دەکەین لە یاسای تاودان شتێکمان هەیە جەماعەت ئەگە مامۆستا کوتی بۆم بسلمێنە تاودانەکەی چییە بەپێی یاسایەکەی ئەوەیە وایە دەزانی خێراییەکەی چییە مەتر بەسەر سێکەندە ئەدی کات سێکەند و سێکەند دەبێت چی سێکەند دووجە کاتە دەڵێ مەتر بەسەر سێکەند دووجە بەڵام شتێکی لێرەکان دەبێت ئاگاداربی بابە تاودان وەکو بڕ سێ بڕی هەیە دەکرێت موجب بێت دەکرێت سفر بێت دەکرێت سالب بێت چ کاتێک موجب دەبێت ئەگەر هاتوو وی فاینەڵ گەورەتر لە وی ئینشال یاخود لەباری خێرابووندا وەکو ئاڕستەکانیش باکوور ڕۆژهەڵات لای ڕاست سەر ئەوانە موجبن چ کاتێک سفر دەبێت ئەگەر هاتوو خێرایی سەرەتا یەکسان بە خێرایی کۆتا واتە خێراییەکەی نەگۆڕ بێ و ئەگەر هاتوویش چ بێت تەنەکە وەستاو بوو وەستاو لەو دوو حاڵەتەشدا تاودان دەکاتە سفر ئەی چ کاتێک سالب دەبێت ئەگەر هاتوو خێرای سەرەتا گەورەتر لە خێرای کۆتا یانیش بڵێت تەنەکە هێواش دەبێتەوە یانیش بە ئاڕستەی ئاڕستە نێگەتیڤەکان مەسەڵەن لای ڕۆژ ئاوا بێت لای خوارەوە بێت لای باشوور بێت ئەوانە لای چەپ بێت ئەوانە سالب دەبێت باشە و لە پرسیاریشدا مەسەڵەن لێرەکانە کە بۆ نووسراوە VF یعنی خێرای کۆتایی ئەدی VA یعنی خێرای سەرەتا TF واتە تی کۆتا و TI یعنی تی سەرەتا ئەوە هەموو بۆ نووسراون لێرە ئەو تێبینانە زۆر گرنگن بابەجان تێبینیەکان یەک لەوانە دەڵێن ناوەندە تاودان ئارەسەدارە و ئارەسەکەشی بە ئارەسەی تێکرای گۆڕانی خێرایی ئەگەدار گۆڕان لە خێرایی ڕوونەدا هەرگیز تاودان دروست نابێت باشە واتە ئەگە بڵێ تاودان بە ئارەستەی خێراییە لەوانەیە مەنتیق نەبێت بەڵام بڵێ ئارەستەی گۆڕان لە خێرایە ئەو کاتە قسەکە مەزبوط دەبێت بۆ چونکە بۆ خۆی تاودان یاساکەی چێ بابە دەکاتە گۆڕان لە خێرای لەکەی کات دەبێت گۆڕان لە خێرایی دروست بین جە تاودان دروست دەبێت ناوەندە تاودان پۆزیتیڤ دەبێت باسمان کرد چ کاتێک نێگەتیڤ ئەوەشمان باس کرد و تەن ئەگە وەستا بوو تاودان سفر ئەوەشمان هەر باس کرد ئەگەر تەنێک لە جوڵەوە دەست بە خێرا بکەن لە وەستان دەست بە جوڵە بکە خێرایی سەرەتامان سفر دەبێت بەڵام ئەگەر تەن لە جوڵە وەستا ئەوە خێرایی کۆتاییمان چیە سفر تەن لە وەستانەوە دەست بە جوڵە بکە ئەوە خێرایی سەرەتا سفر بەڵام ئەگەر لە جوڵە وەستا ئەوە خێرایی کۆتا سفر ئاگادار بن باشە ئەگەر تەن دەستی بە هێواش بوونەوە کرد ئەوە تاودان سالبە و ئەگەر تەن خێرا بوو دەستی عن خێراییەکەی زیادی کرد ئەو موجب دەبێت باسمان کرد تاودان سفر دەبێت ئەگەر خێراییەکە نەگۆڕ بێت یاخود دەتوانێت بڵێن چیش ئەگەر لەباری وەستاندا تاودان هەر سفرە ئەگەر تەن دەستی بە هێواش بوونەوە کرد ئەوە نیشانەی تاودان سالبە ئەگەر خێرابوونش بۆ موجبە ئەوەمە هەموو باس کرد بەس بەنسبەت ئەو هێڵکاریە ئەگەر هاتوو هێڵکاریشی دا و باسی خێرایی کردبوو لێرە باسی کاتی کردبوو ئەو تاودانە نەگۆڕی پۆزیتیڤە باشە نەگۆڕی پۆزیتیڤە ئەگەر هێڵەکەش بەرەو خوارێ بوو نەگۆڕی نێگەتیڤە و ئەگە بۆشی هێنایە وتی لاری ئەو ڕاستە هێڵە بە مانای چ دێ لاری ڕاستە هێڵەکە مانای چ دێ ئەوە ئەتوو دەزانی ئەو لاری ڕاستە هێڵە بە مانای چ دێ بە مانای ئەوە دێ گۆڕان لە خێرایی بەسەر کاتە خێرایی بەسەر کات کاتە لاریەکە یعنی چی یعنی تاودان باشە لاریەکە مانای تاودان دێ لێرەش پرسیار هەیە تەماشاکە دەڵێ پاسکرد سوارێک بە ئاڕستەی باشوور دەڕوات پاسکرد سوارێک ئاڕستەی باشوورە دەزوڵە نیشانەی ئاڕستەی تاودانەکەش دیاری کە لەم بارانی خوارەوە نیشانەی تاودانی دێ لەم بارانی خوارەوە جا تەماشاکە لە هێواش بوون ئاڕستەی خێرایی تاودان خێرایی تاودان پێچانەی یەکن لە خێرا بوون ئاڕستەی تاودان و خێرایی بێگاڕستان بۆ ئەگەر وەستاش بۆ سفرە تەماشاکە لە حاڵەتی هێواش بوونەوەدا ئەگەر خێراییەکەم سالب بێ بێگومان تاودانەکەم چ دەبێت پۆزیتیڤ دەبێت
واگەر لەباری خێرابووندا بێ هەمان نیشانەی خێراییەکەی وەردەگرێت ئەوش هەرچیان نێگەتیڤە. ئەو جاریان دەڵێ ئەی تاودانەکە چۆن دەبێت ئەگە خێراییەکە نەگۆڕ بێ دەڵێ مامۆستا تاودانەکە سەفر دەبێت. باشە ئاسانە تابیانی عزیز. بێنە سەر پرسیار شیکارکردن. دەڵێ زۆر جار تەلەبە دەڵێ مامۆستا بە قورئان ئەمن یەک شتی موشکیلەم لە هەیە نازانم چی خێرای سەرەتا چی کۆتایە چۆن بزانم خێرای سەرەتا سەفرە چۆن بزانم خێرای کۆتای سەفرە وەرە هەر موشکیلە نییە و هەر زۆر ئاسانە تا شاک دەڵێ خێرای پاسێک کەم دەکات بخۆی دەڵێ کەم دەکە کاکە کەم دەکات یعنی یەکسە بزانە وی ئینیشال گەورەتر لە وی فاینەڵ هەر بەچان وقاندن بەناوەدا تاودانێک ئێستا تاودانی داوە دەیبینی ئەوە مەتر بەسەر چرکە توان دووە بەش دەڵێ تاودانی ئەوە تاودان کاچی من دنیات بەسە خۆدا بەرداوەتەوە دەڵێ کاتی پێویست بۆ ئەم مەبەستە چەندە کاتی دەوێت دەڵپاتی دێت دەڵپاتی مەردۆ زۆر بێ زەحمەت ئەگە بزانێت سەرەتا خێراییەکە ئەوەندەیە ئێوە سەرەتا خێرایی باشە ئەگەر تەماشاکەین پرسیارەکە نەدیوە ئەلێرە دەڵێ دەوەستێت نەدیوە دعینێکی لە چاوکە دەڵێ وەست دەوەستێت یعنی وی فاینەڵ چییە سفرە وەرە دانیوە وەرە دانیوە یەک شت پێ بڵم کاتم ناوێ ئەو دەستە ئێرە ئەوە دێتە جێوی بۆ شێوەی لێدێ وەرە وی فاینەڵ دانێەوە وی ئینیشەڵ دانێەوە تاودانەکەش دانێەوە لە ئەنجامدا کاتەکە چەند دەرچێت کات هەمیشە پۆزتیڤە. تابیانی عزیز ئەو پرسیارانی کە پرسیارەکە فکرەکان دووبارە بێ نایکەین باشە مەسەلەن بۆ نمونە لە پرسیارەدا باش بۆ حەڵکەم دەی لێن دەڵە پاسی خۆی لە پیاکەشان سەگێک پاراست یەکاتە خۆی پاراستووە خێراکەی واش دەکاتەوە وانە پێشی گوتی تاودانەکەم نێگەتیڤە مادەم تاودان لێرە نێگەتیڤە کەواتە دەبێت ئیلا بالله وی ئینیشەڵ گەورەتر بێت لە وی فاینەڵ ئێستا من دەزانم ئەوە تاودانە دوو دانە خێراییدا وەڵی هاوتە بۆم نووسیوی هێواش دەبێت و هێواش یعنی وی ئینیشەڵ گەورەتر لە وی فاینەڵ کاتە چێ ژمارە گەورەترە ئەوە کەواتە ئەوە وی ئینیشەڵە ئەوەشان چیە وی فاینەڵ دووەرە دابنێەوە بۆ دۆزینەوەی کاتی دەوێت ئەگەمە کاتمان بێ ئەوەیە وی فاینەڵ دانێەوە وی ئینیشەڵ دانێەوە تاودانەکەش بە سالب ئاگادار بدادنێەوە کاتەکە دیسان بۆ دەڕێت زۆر ڕوونە زۆر یعنی لە ئاسانیان بۆی هەیە مامە جێژەی بکە پرسیاری دووەم فکرەکەی دووبارەیە ئیشمان پێینە سێمیشان هەروایە ئەو پرسیاران فکریان دووبارەیە بابە بۆیە هەوڵە دەین ئەمە کاتمان بۆ بگەڕێتەوە تۆ قوتابی عەزیز ئیسفادە لە کاتەکەی بکەی ئێستا لێرەکانە دەڵێ خێرای پاسێک لە سالب 1.2 مەتر بەسەر سێکەند گۆڕا بۆ چەند سالب 6.5 مەتر بەسەر سێکەند لە ماوەی چەند 5 مینوت ئەوە کات ئەوە دەی بکەی سێکەند تاودانەکەی چەندە مامۆستا باشە مامۆستا ئەتو لێرەکانە دەڵێ لە 1.2 بۆتە 6.5 زیادی کردووە مامۆستا تۆ ناڵێ بە سالب ئەگە ژمارە بە سالب زیاد بکەی یعنی کەم دەکات وەرە خدر ئەوە ئێرە چییە ئەو سالبە ئاراستەیە ئاراستە کاچی من ئاراستەیە چاوەکەم ئەتۆ کە ئاراستەیە ئەتۆ ئیشت بەوەی نەبێ ئەمە گوتمان لە خێرابوون جوانۆ تێبینی بگرە لە خێرابوون خێرایی و تاودان بێک ئاراستە دەبن وەرە بابی شیکاریکەین ئێستاوە 5 مینوتە دەبی کێسیەکەن چۆن کێسیەکەن جارانی 6 دەکەین دەکاتە 300 سێکەند وەرە بابین تاودانەکە دۆزینەوە ئەوە تاودان یاسایەکەی وی فاینەڵە چییە سالب 6.5 کەم کەوانە سالب 1.2 دا بە 300 بکە تاودانەکە چ دەرچووە سالب دەرچوو بۆ چونکە ئەوتە لەباری خێرابووندا بووە باش بابە بۆیە نیشانەی خێرای تاودان بێک ئاراستە دەبن تابیان لێرەش ئەوەی کە گرنگ بە ئەو وێنەیە کە زۆر گرنگە ئەو وێنەیە ماناچی خێرایکی گۆڕاوە چونکە هێڵشی ڕاست نییە وایە بەس لێرە ماناچی دەگەین ئێستا خاڵی ئەی واتە خێراییەکەم چییە زیادی کردووە زیادی کاتە تاودانیش زیادی کردووە لێرە خێراییەکەم نەگۆڕە کاتە تاودانەکەم سەفرە لێرە خێراییەکە کەمی کردووە خێراییەکە کەمی کردووە کاتە تاودانەکەش چیلاتە کەمی کردووە هەر ئەوەندە باشە ئەوە گرنگە ئاگادار بن ئەجان کە دەڵێن جایەک شتەیە تەماشاکە کە دەڵێن خێراییەکە زیادی کردووە بە شێوەی پۆزتیڤ باشە بۆیە تاودانەکەش پۆزتیڤە ئەلێرە تاودانەکە سفرە بەس ئەلێرە خێراییەکە کەمی کردووە بۆیە تاودانەکە چییە نێگەتیڤە لە خاڵی سیدا و خاڵی بی و خاڵی ئەی خێراییەکە ڕوو لە زیاد بوونە کاتە تاودانێکی پۆزتیڤە باشە لە خاڵی بی خێراییەکە نەگۆڕە کەواتە تاودانەکە سەفرە سەفرە لە خاڵی سیدا خێراییەکە چی لاتوە خێراییەکەی ڕوولەکەم بوونە ئەمەش تاودانەکە چی دەبێت نێگەتیڤ دەبێت چی من باش وەرەسە ئەو هێڵکاری خوارێ ئەو هێڵکاریە ئەوە زۆر گرنگە
باشاکە لێرە ئەوە چۆن بۆ دێن کەلامەم سە بەڕاست چۆن ببێنەوە هەمووشی زۆر ئاسانە ئەو دووە وەکو یەکن ئەو دووەش وەکو یەکن لە خێرابووندا تاودان و خێرای بێگاڕاستن ئەگەر خێرایەکەم پۆزتیڤ بێ تاودانەکەشم پۆزتیڤە ئەگەر خێرایەکەم نێگەتیڤ بێت تاودانەکەشم نێگەتیڤ واتە لە خێرابوون وەکو یەک لە هێواشبوون عەکسی یەکن لە هێواشبووندا ئەگەر خێرایەکەم پۆزتیڤ بێت تاودانەکەم نێگەتیڤە ئەگەر خێرایەکەم نێگەتیڤ بێت تاودانەکەم پۆزتیڤە باشە بۆ خودی خەنە وتوانە ئەوانە ئەدیگە خێرایەکەم نەگۆڕ بوو ئەو تاودان سەفرە لانەیە خێرایەکەم پۆزتیڤ بیان نێگەتیڤی بەڵام تاودانەکە هەر سەفرە باشە ئەدی ئەگە خێرابوون لە وەستانەوە بوو ئەتوار تەنگ لە وەستان دەست بزوو لە خێرای سەرەتام سەفرە بەڵام دەکرێت تاودانەکە موجب بێ یان سالب بێ بەڵام ئاگادار بە موجب و سالب بەمانە ئەوە نییە کەم و زیاد بنە ئەومانە ئاڕاستەکەیە بابەتەکەم باشە ئەدی ئەگەرمانەوە لەباری وەستان هەر نەجوڵێ ئەوە تاودان سەفر و خێرایشت سەفرە باشە کاکە قوتابیانی ئەزیز بەنسبەت جوڵە بە تاودانێکی نەگۆڕ لێرە قوتابیان پێویستە ئەلێرەکان ئەتۆ چ بزانی تاشاکە پێویستە ئەوەی بزانی ئەو چوار یاسایە بەس ئەو چوار یاسایە زەبط بکەی باشە ئەو چوار یاسایە دەیە بزانی ئەو چوار یاسایە دەیە بزانی ئەو چوار یاسایە لەکن خۆتی خێنا و بازنێک ئاوە بەو شێوەیە لەناو ڤیدیۆیەک بدایەتی ڤیدیۆیەکە باسم کرد لە مەوزوعی خێرایی بگەڕێەوە سەر خێرایی ئەو چوار یاسایە دەزانین چۆن بەکار مەسەڵەن بوون من یاسای یەکەم چ کاتێک بەکاردێت ئەگەر هاتوو لە پرسیاردا کاکە دەی نەکوژایە خۆنیە ئەگەر هاتوو لە پرسیاردا چ نەبێ تاودان نەبوو تاودان نەبوو ئەدی ئەوەیان چ کاتێک بەکاردێ ئەوە ئەگەر هاتوو دڵتا ئێکس نەبووە لادان نەبوو ئەدی ئەوەیان چ کاتێک بەکاردێ ئەگەر هاتوو خێرایی کۆتا نەبوو باشە ئەدی ئەوەیان چ کاتێک بەکاردێ ئەگەر هاتوو کات نەبوو یعنی چی کات نەبوو وشەی نەبوو مەبەستم ئەوەی هەر باسی نەکرد لە پرسیاردا چاوەکەم باشە بەنسبەت پرسیار شکارکردنیش یەک دنیا پرسیارمان هەن ئەوانە ئاگادارە مامۆستا سەد پرسیار بوەردێنێتەوە لەوانە دڵنیا بە هەموو مامۆستا بەڕێزەکە گرنگی بۆی دەدەن نمونەیەکی جیم لادان لەبارەی تاودانێکی نۆگۆ دەڵێ خێرای ئۆتۆمۆبیلێک پێشبڕکێ زیادی کرد وشەی زیاد بوو وشەی هێواش بوون لە وەستانەوە دەست بۆ جوڵە بکەیان خولتەن بۆ وەستێ ئەوانە مانای ئەوە یەکێک لە چوار یاساکە بەکاردێنی ئۆتۆمۆبیلێک پێشبڕکێ زیادی کرد تا گەیشتە ئەوەندەی باشە دوای ئەوە قۆناغی تاودانێکی نێگەتیڤت بۆ پەیدا بوو باشە بۆ ئۆتۆمۆبیلەکە دەستی پێک بەکارهێنانی پەڕەشوت دەستگای وەستێنەر یعنی ڤی فایناڵت چییە ڤی فایناڵم سەفرە لە ماوەی چەند 5.5 سێکەند یعنی ئەوە چییە باشە ئەوەش دەبێتە چی ڤی ئینیشەڵ ئەو دووریە چەندە دڵتا ئێکس باشە تاگە وەکو تاودان ژمارەی داوە کوتێتی بیدۆزۆ نەخێت کاتە من یاسایەک بەکاردێنم تاودانی تێدا نەبێت ئەو یاساش چێ ئەوەیە ئێکسەکە دەنووسمەوە ئەم ئێکسم داواکراوە یەک بەسەر دوو دەنووسمەوە ڤی فایناڵم سەفرە ڤی ئینیشەڵشم هەیە کاتەکەشم لێکی دەدەم ئاسانە یعنی تۆ بەس یاسایەکە بزانین داناوی زۆر ئاسان لێ بووە پرسیاری ڕاهێنانەکە پرسیاری یەکەم ئەو ئەشیان بیرۆکەکەی دووبارەیە بەڵام ئەلێرەکانە ئاگادار بە ئەو کیلۆمەتر بەسەر سەعاتەی دەگۆڕی دیکێمەتر بەسەر سێکەند وە پرسیارەکەش دەڵێ لە وەستانەوە دەستی بە جوڵە کردو مادەم دەڵێ لە وەستان دەستی بە جوڵە کردو کاتە خێرایی سەرەتام چییە سەفرە واتە دەبێت لە چوار یاسایەکەش بەکاربێنەوە ئەوەیان دەبێتە چی دەبێتە خێرایی کۆتایی باشە کاتەکەشی داوە 6.5 سێکەندە ئەوە دڵتاتی داوای دووری دەکە دڵتا ئێکس کاتە باسی تاودانی نەکردووە ئەو یاسایی بەکاردێن باشە زۆر ئاسانە پرسیاری دووش فکرەکەی دووبارەیە و پرسیاری سێ پرسیارەکە ئەویان جوانە بەڵێ پیاوێک ئۆتۆمۆبیلێک بە خێراییەک لە دەخورێت کە 78 کیلۆمەتر بە سەعات دەخورێت ئەسپێکی بینی لە دووری 101 مەتر یعنی مەسافەیەکی باش ئەسپێکی دیوە ناوی خۆی پێدادە کاکە کابرا حەزرینە لێیدا لە دووری 101 مەتر بیگوێتی کە لە ڕێگایەکەوە دەرپەڕێەوە کاتی پێویستە بۆی ئۆتۆمۆبیلەکە بەڕێکی هێواش ببێتەوە بە هێواش ڕابوەستێ ئەگەر ڕانەوەستێ خۆی پێدادە کاتە ڤی فایناڵ سەفرە ئەکەواتە ئەوە چییە ئەو ڤی ئینیشەڵە جا لێرە تەلەڤیزیۆن چی دەتێگەسی دڵە مام 102 دانە دووریدا ئەم چۆن زانم چی هانە بابە ئەگەم 101 بەکاربێنم یعنی کابرا هیچ بێز نەکرد یعنی خۆی پێدادەوە بەس ئەو نایهێ خۆی پێدادا بۆ خۆی دەڵێت پیاوێک ئۆتۆمۆبیلێک بە خێراییەوەندە لێ دەخورێت ئەسپێکی بینی کە لە دووری ئەوەندە دەپەڕیەوە کاتی پێویستە بۆی ئۆتۆمۆبیلەکە بەڕێکی هێواش بێت و پاش بڕینەوە مەتر
بوەستێت بۆ ئەوەی لە ئەسپەکە نەدا کۆرە دەڵێن لێی نەدا ناها دەڵێن لێی نەدا ئەگەر لێی بدا ١٠١ەکەی بەکاردێنم بەس ئەگەر لێی نەدا چاوەکەم ٩٩ەکەی بەکاردێنم کاتەوە دڵتا ئێکسەکەی وەرە داینەوە جااتت دەوێ لە پرسیارەکەیدا کاتم دەوێ باشە ئەم لەو یاسای کاتی چۆن دەربێن وەرە ئەگە کات دۆزینەوە یەکەم جار ئەو دووە دێ بڕوە باشە ئەلێر دەنووسیەوە باوە ئەو نووسیم دوو دڵتا ئێکس چێ لەگەڵ دڵتاتێ ڤی فاینەڵ و ڤی ئینیشەڵ ڕێک بەبوو کردەکەی ڤی فاینەڵ و ڤی ئینیشەڵ ئەوە وەردانێ کشتی کەژ نێ دڵتا ئێکسەکە نۆتونەیە ڤی فاینەڵ و ڤی ئینیشەڵ شتێدا دەنێ و بۆ هیچ زەحمەتێکی تێدا نییە نە موجود یعنی ئەتۆ ئەگەر بڵێ فیزیک قورسە وەڵڵاه لە دین وەردەگەڕێ باشە ئاسانە و زۆر ئاسانە قوتابیانی ئەزیز لێرە ناوبڕێک وەردەگرین حتا چەند دەقەیەکی کە دێنەوە خزمەت قوتابیانی عزیز و خۆشەویست دووبارە هاتینەوە بەرداوام دەبین لە لایڤەکەماندا قوتابیانی خۆشەویست لێرە لە نمونەیەکیدار کۆمەڵە پرسیاریکەمان هەیە دەڵێ یەک لەوان دەڵە فڕۆکێک لە وەستانەوە لە لایەکی فڕگەیەک فڕۆکەخانەکە بە تاودانێکی ڕێک بڕەکەی ئەوەندەیە ئەوە تاودان باشە دەستی کرد بە جوڵە بۆ ماوەی 15 سێکەند لە زەوی یعنی ئەوە دڵتاتیە پاشان هەستا خێرای هەستانەکەی چەندە خێرایی هەستانەکەی یعنی چی یعنی ڤی فاینەڵی دێت و دیداتی فڕۆکەکە وەستاوە کەواتە ڤی ئینیشەڵمان چیە سفرە درێژی فڕگەکەش چەندە کە دەڵێت درێژی فڕگەکە عین دڵتا ئێکس عین دۆ پرسیار دوو داواکاری هەیە بۆ نسبەت داواکاری یەکەم ئەمە تاودانمانەیە ڤی ئینیشەڵمانەیە ڤی فاینەڵمانەیە و کاتیشمان هەیە دێن یاسایە بەکاردێن ئەوانەی تێدا بێت ئەویش چیە ئەو یاسایە ڕاستەوخۆ وەرە شتەکان دابنێەوە ڤی فاینەڵ دەتوانێت دۆزیۆ کە دەکاتە 72 مەتر بەسەر سێکەند بەڵام ئەوە داواکاری یەکەمە ئەگەر دڵتا ئێکس دۆزینەوە زۆر تەلەبە هەیە دەڵێن ئەوستا یەک یاسایە بابەتۆ سێ یاسا تێ دڵتا ئێکسەکەدا بە کەیفی خۆی چیان بەکاربێنە باشە ئەمە لێرەکانە چمان بەکارێنەوە وەکو حەلکردن دوو ڕێگان بە دوو ڕێگە بۆم شیکار کردی ئەوەشم بەکارێنا و ئەوشم بەکارن ئەتۆ بە کەیفی خۆت بیکە ئێستا دڵتا ئێکس دۆزین یەک بەسەر دوو ڤی فاینەڵمان هەیە ڤی ئینیشەڵشمان ئەو ڤی فاینەڵمان دیتەوە ڤی ئینیشەڵمان سەفر بوو کاتەکەشمان 15 وەرە ئەوانە لێکدا و جاران لێک بەسەر دوی دەکەی دەکاتە 540 یعنی ناوکەوانەکە جارانی 15 جارانی یەک بەسەر دوی دەکەی و ڕێک بۆت دەردەچێت بەنسبەت ڕاهێنانەکەش جەماعەت لە ڕاهێنانەکەی نفسی شت پرسیارمان هەیە دەڵ ئۆتۆمبیلێک بەسەرەتا خێرایەک دەڕوا 23.7 کیلومتر بە سەعات بە تاودانێکی نۆگۆڕ کە بڕەکەی چەندە ئەوەندەیە ئەوە تاودانە بۆ ماوەی 3.6 سێکەند دوای خێرای ئۆتۆمبیلەکە چەندە نفسی شت ڤی فاینەڵی بێ و ئەوجار دڵتا ئێکس شتێ بەس ئاتو لێرەکانە کیلومتر بەسەر سەعات گۆڕە بابات دیکە مەتر بەسەر سێکەند چۆن دیکەی دابەشی 3.6 دێ باشە پێما بێ ئەوە دەبێ ژمارەکەی بگۆڕین حاسیبی بەکاردێنی بابە تاشاکە 7.58 دابەشی 3.6 دەکەی دەکاتە 23.7 دابەشی 3.6 دەکاتە 6.58 ئەوە 6 باشە 6.58 وەرە ئەوانە بێنە دابنەوە لێرە ئەوە 6.58 کۆ لەجێ ئینیشەڵەکەی دەنووسی تاودانەکە تێ و کاتەکەشت هەیە ئەویان دەکاتە چەند 0.98 جارانی 3.6 کۆی 6.58 دەکاتە 10.10 ئەوە دەکاتە 10.10 باشە اینجا لە داواکاری دوم کە دڵی لادانەکەم بۆ بدۆزەوە ئەتو لێرەکانە ئەوە 10.10 هەیە باشە کۆی 7.58 دەکەی جارانی 3.6 دەکەی باشە کۆی ببورن ئەوە دیکەی کوتمان چاشی دەکەین 6.58 کۆی 6.58 جارانی 3.6 دابەشی دوی دەکەی دەکاتە 30 باشە دەکاتە 30.03 مەتر ئاسانە زەحمەت نییە باشە بابەکەم ئەگەر ناژتوان لادانەکە بە ڕێگای بدۆزی بە سێ ڕێگاتوان لادان بدۆزی یەک شەرت نە یەک یاسای بەکاردێنی پرسیاری دووەم دووبارەیە ئەوانە پێویست ناکە شیکارەکە چونکە فکرەکانیان دووبارەیە بابە باشە بەنسبەت پرسیاری چوارەمیش بە هەمان شێوە نفسی هەردوو یاساکە بەکاردێنی بابە نفسی یاسا بەکاردێنی بیرۆکەکانیان دووبارەیە
هەوڵ دەتوو بۆ خۆش لە ماڵە بە قەڵەم و قاقەز شیکارکەی بۆ ئەوەی بەسەر پرسیارەکاندا زاڵی بە باشە لەو یاسای پرسیارمان شیکار نەکردو با لەو یان شیکارکەین دەڵێ ژنێک پاڵ بە عەرەبانەیە کردنێک کە لە وەستانەوە دەزۆڵێت لە وەستانەوە دەزۆڵ یعنی ئینشەڵڵا چییە سەفرە بە تاودانێکی نەگۆڕ ئەوە تاودانە باشە تا دووری چەند 4.75 مەتر یعنی ئەوە دەڵتا ئێکس لەنە خێرای عەرەبانەکە چەندە یعنی وی فاینەڵی یاسایەک بەکاردێنی بەمەرجێک کاتی تێدا نەبێ ئەویش یاسایەکە ئەوەیە باشە کاتی تێدا ئەمە دەمانێت وی فاینەڵ دۆزینەوە جەماعەت ئەگە وی فاینەڵ دۆزی بێ ڕەگی دووجا بۆ هەردوو لاوەرەکەی ئەگەر ڕەگی دووجا بۆ وەرگی ئەو دوو لەگەڵ ڕێگەکەی دەڕوا دەبێتە وی فاینەڵ و ئەوەش دەستە هەموو دەستە بڕڕات وەکو ئەوە ئەجا وی ئینیشەڵ ئەوانە هەموو دادەنێ ئەو بخەناو کەوانێک بۆ خۆت ئاسانتر دەبێت باشە بخەناو کەوانێکەوانە ئەوەی هەموو جاران دەکەیت کۆی 0.2 هەر دەکاتە 0 چاوەکەم ئەو ژمارەکە لێکدا ڕێجی وەردەگری ئەنجامەکەت بۆ دەدات هیچ شتێکی تێدا نییە باشە وەرنە سەر پرسیاریش کەشتا بۆ شیکارکەم پرسیاری ماسەلەن بوونمە پرسیاری دوو ئەوەیان دەڵێ ئۆتۆمبیلێک بە سەرەتا خێراییەک دەڕوا ئەو ئینشەڵا دەزوڵ بە تاودانێکی ڕێکی هەیە کە بڕەکەی چەندە ئەوەندە بۆ تاودان ئەوەشیان چیە دووری باشە ئەمانە دۆزەوە چەند داواکار دوا خێرای ئۆتۆمبیلەکە یعنی وی فاینەڵی کاکە باسی کاتی کردووە نا چاوەکەم باسی نەکردو نەخوادەشو باسی کردووە ئێدە باسی نەکردووە ئێدڵمەوەسە تۆڕۆ کاکە تووڕە نابنا بەز وەڵڵاهی باسی نەکردووە باشە ئێ باسی نەکردە کام یاسای بەکاردێنی ئەوەی کە کاتی تێدانێ ئەوش ئەوەیە باش ئەگەر وی فاینەڵ دۆزینەوەمان ڕێکی دووجا وەردەگرین ئەوە دەڕوا ئەوە هەمستە بڕڕات وەریە ئەو دەخێناو کەوانێ بۆی غەڵەت نەکەی باشە وەردراوەکان دانێەوە هەرێکە دانێەوە یەکسەر خێرایەک کۆتایی بۆ دەدەچێت دوای دەڵێت چی دەڵێ خێرایەکەی دوای بڕێنی دووری وەرە ئەوە لەوەی تێنەکەوی باشە تێنەکەوی دانەڵی مامۆستا ئەڵڵاهی نەمزانی و نەمزانی نایخوا دەڵێ چی دەڵێ خێرایەکەی دوای بڕێنی دوای بڕێنی 125 متر چەندە یعنی دەڵتا ئێکس ئەوە ئەتوها ناچی ئەوی بەکاربێنیەوە ئەوی بەکارنانی ئەتو خێرایی دەوێ خێرای کۆتایی دەوێت لەو دووریدا هەمان تاودانە یعنی تاودانەکەت هەر ئەوەندەیە کوڕی تاودانەکەت چەند بوو 0.8 بوو تاودانەکە هەر 0.8 متر بەسەر سرکە تواندویە باشە و خێرایی سەرەتا لێرە ئاگادار بە خێرای سەرەتامان هەر 7 متر بەسەر سێکەن وەرەوانە دابنێەوە نەفسی یاساش یعنی فەرقی ئەو پرسیارە لەقی ئەلف و باعثێ بەس ئێکسەکە گۆڕاوە لێرە 245 ئەتو دیکەیە چەند 125 ئەوەندە نفسی وەڵامیشت بۆ دەرناچێت چونکە لێرە 21 لێرە چەندە 16 پرسیارێکی کە پێویست بکە حەلکەین کە فکری جیاواز بێت ئەویش پرسیاری چوارە پرسیاری چوار دەڵێت بەلەمێک خێرایی بە تەکرارێکی نەگۆڕ هێواش دەبێتەوە لەسەر تا خێرایی کە بڕەکەی ئەوەندە ئەوە خێرایی سەرەتا ئاراستەی ڕۆژ ئاوە دوای خێرایی کە بڕەکەی ئەوەندە بۆ پێ دەڵێت دوای خێرای هەنەوە وی فاینەڵە بە هەمان ئاراستە ئەو دووریە چەندە کە دەیبڕێت ئەگەر تاودانەکەی ئەوەندە بێت ئەی مادەم دەڵێت دووری دەبڕێت یعنی دەڵتا ئێکسی چ دەکەیتەوە کاتی تێدانە کاتە ئەو یاسای بەکار بەس چ دەکەیتەوە ئەو في ئینشاڵی هەڵدەدەی ئەو بەرێ دەبێتە چی دەبێتە وی فاینەڵ تواندوو کەم وی ئینشاڵ تواندوو لەو دارسێمێتە دوو ئەی دەڵتا ئێکس ئەمن ئەوم دێ وایە هەردوو لا دابەشی چ دەکەی دەڵتا دابەشی دوو ئەی دەکەی لێرەش دوو ئەی ئەوە لەگەڵ ئەوەی دەڕوا کەواتە چ دەمێنێتەوە دەبێتە دەڵتا ئێکس وی فاینەڵ تواندوو کەم وی ئینشاڵ تواندوو سەر دوو ئەی ئەوزە وەردراوەکانی خۆت دابنێ بەڵام وەرە باش شتێکت پێ بڵێم ئاراستەکەی دەڵێ بەلەمێک بەختێکرایەکی نەگۆڕ هێواش دەبێتەوە تاودانەکەی بەرەو ڕۆژهەڵاتە باشە تاودان بەرەو ڕۆژهەڵات بێ تاکی برای هێواش بوونەوەیە خێراکەی بەرەو کوێیە دەیزە پڕ چایشش بۆچە چاکیش لەمە بێنەوە لە بیخۆوە ئەو زادەشی زانیا دڵنیابە باشە لەبەر ئەوەی دەڵێ بەرەو هێواش دەبێتەوە خێراکە دەبێت نێگەتیڤ بێ لێ دەدا لێ جەڕەسەکە لێ دەدا دەڵێ مامۆستا ئەو سالبە لەکوێ هەڵ لە ڕاهی خوای کوڕەونێ پێت دەڵێم ئەوە تا ئەو سالبە ئێرە ئەو سالبە ئەوە مانای چییە ئەوە مانای ئەوەیە هێواش بوونەوە ئێ مامۆستا کاو هێواش بوونەوە چیان دەرێ گورەوەرێتە گورەوەت نێم حەقنی لۆت بێم ئێوەنێتە هێواش بوونەوەیە چاوەکەم اینجا باشە مامۆستا ئەگە هێواش بوونەوە بێ چی وەرە
وەرە تاودانەکەت پۆزتیڤە دەڵێ ڕۆژانڵا کاتە خێرایەکەت نێگەتیڤە کوڕی من کاتە سالە بۆ هەتوو خێرایەکەی دانێم وایە لە خوارە تاودانەکەت ها پۆزتیڤە دەوەرە دانێ و ئەوەت بۆ دەرەچێت لادانەکەت بۆ دەرەچی بارستەی شوێ ڕۆژناوە. باش قوتابیانی ئەزیز بەنسبەت ئەوەش ئەوە تاو بینە سەر چی پێداچونەوەی 2 بۆ 1 وەڵای پرسیارەکانی ئێرە زۆر ڕوون یعنی نادەم کێت بۆ حەلەکەم بەس ئەوە گۆڕین یەکەی تێدایە ئەوە هیچ شتێکی تێدا نییە بەس پرسیاری 2 تەماشاکە پرسیاری 2 دەڵێت تۆپێک لەسەر ڕێڕەوەیەکی ئاسووی ڕاست بڵێت بەسەردا خێرایەکی نێگەتیڤ یعنی خێراییەکەت نێگەتیڤە پاشان هێواش دەبێتەوە ئایا تاودانەکەی چییە؟ تاودانەکەی تۆپەکە نێگەتیڤە یان پۆزتیڤە بێگومان دەڵێ مامۆستا پۆزتیڤە بۆ چونکە هێواش بۆتەوە باشە پرسیاری سێیەم داواکاری پرسیاری سێیەم چەند لەقێکی ئەلف با و جیمی هەیە بەڵە کارزان فاسیلەکە بە تاودانێکی نەگۆڕ لێ دەخڕ لە وەستانەوە و دەستی بەجوڵە کرد لە وەستانەوە هەنی خێرایی سەرەتا چێ سەفرە بەجوڵە کرد لەسەر هێڵێکی ڕاست تا خێرایەکەی بوو بەوەندە ئەوە خێرایی چێ کۆتایە ئەوەشیان چێ کات ئێوە تاودانی دێ وەرە یاسایەک بەکاربێن ئەو هەر یاسای تاودان بۆ خۆی ناڵێن ڤی فاینەڵ کەم ڤی ئینیشیاڵ بەسەر دڵتاتی وەردانێ و هیچ تێدا نییە دوای دەڵێ لادانەکەم بدۆزەوە لادان مەمسلەی دەڵتا ئێکس سێ یاسا تێ دەڵتا هەر کامیشیان بەکاربێنی دەبێت ئەمە ئەو مامەکارێنەوە ڤی فاینەڵمانێ و ڤی ئینیشیاڵمانێ و کاتشمانێ وەردانێ و بۆ دەبێت ناوەندە خێراییەکە بدۆزینەوە مەسەلەی ناوەندە خێرایی جەماعەت ئەمە دەبێ ئاگادار بین تاشاکە ناوەندە خێراییەکەی ئەتۆ دەی چ دەکەی ئەو لادانە گشتێکە بڕیوێتی چەندە 16 دابەشی ئەو کاتەی دەکەی ڕێک ناوەندە خێراییەکەت بۆ دەڕێت باشە بابە باشە کەوتنە خوارەوەی تەنی سەربەست لە کەوتنە خوارەوەی تەنی سەربەست لێرە چ گرینگە بابەکەم کەوتنە خوارەوەی تەنی سەربەست پێناسەکەی گرینگە کەوتنە خوارەوەی تەنی سەربەست ئەوەیە کە دەبێ ڕوو دەدات چ کاتێک کەوتنە خوارەوەی تەنی سەربەست ڕوو دەدات کەوتنە خوارەوەی تەنی سەربەست هەرچەند بارستایی تەنەکان جیاواز بن بەڵام دەکرێت بە یەک تاودان بکەونە خوارەوە بە یەک خێرایی بکەونە خوارەوە ئەویش ئەگەر هات ناوەندە کە هەوا فەرامۆش کرابێت واتە ئەو تەنانی کە بەردەم لەژێر کاریگەری کێش پەیدا بێ بۆی پێناسەکەی گرینگە دەڵێت جوڵەی تەنەکانە تەنها لەجێر کاریگەری چی کێشەکەی دەکرێتە خوارەوە و فەرامۆش بە فەرامۆشکردنی بەرگری هەوا یاخود هەر هێزێکی تر یان نابێت هێزێک بوونی هەبێ دەژێر کاریگەری کێشکردندا بێت تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست بۆ خۆی بڕەکەی سالب 9.8 قوتابیان و لێرەش ڤیدۆمان هەیە بۆی تێگەشتنی تۆ ئەساسا بوون منە پڕ و بەردێکمان هەیە ئەگە دیقەت دێنێ لێرە دووبارەکەینەوە کاکە ئەلێرە ئەو ناوەندەکە بێ هەوایە پێکەوە دەکەونە خوارە بەڵام لێر ناوەندەکە جیاوازەمان هەیە لێرەکانە قوتابیانی عەزیز خەڵی دووەم دەڵێت تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست بڕەکەی نەگۆڕە باشە سالب 9.8 ئاگادار بە چەندە سالب 9.8 و تاودانی کەشکردنی زەویشی پێ ئارەسەکەشی دایان بەرەو شوێ بەرەو خوارە دومەش نیشانەکەی چی دێ نێگەتیڤ واتە تاودانەکەمان سالب 9.8 ئاگادار باشە خاڵی سێیەم قوتابیان لێرە خاڵی سێم دڵ ئەگە تەنێک بەرەو سەرەوە هەڵدراوە خێرایی تەنەکە کەم دەکات تا بەرزترین خاڵ خێراییەکە دەبێتە چی سەفر لە بەرزترین خاڵ خێرایی مە سەفرە ئاگاداری ئەوەی بە زۆر گرنگە اینجا تەنەکە سەربەستان دەکرێتە خوار و پاشان لە سەفرەوە خێراییەکەی زیاد دەکات بەڵام تاودانەکە کەوتنە خوارەوەی سەربەستەکە ناگۆڕێ هەر سالب 9.8 کاتە لە بەرزترین خاڵ لە نزیکترین خاڵ بە خێرایی تاودانەکە هەر چەندە تاودانەکە سالب 9.8 لە پرسیارەکانی کەوتنە خوارەوەی تەنی سەربەستدا قوتابیان ئەو یاسانە بەکاردێنین باشە ئاگادار بە دڵتا ئێکسەکان دەبن بە دڵتا وای و ئەیەکانیش دەبن بە چی جی کە دەکاتە سالب 9.8 مەتر بەسەر چرکە تواندوو و خێرایی کۆتاییش هەمیشە سالب دەبێت ها بۆ چونکە ئارچە بڕۆ شوێ بڕۆ خوارێ دڵتا وایەکەش هەر بە سالب دەبێت بۆ یاسایەکان بۆ شێوازە دەنووسرێن شتێکی کە هەیە لێرە گرینگە ئاگادار بن بە بێنە سەر با لێرە باسیکەین لا نمونەیەکی واو مەسەلەن بوو نمونە دەڵێ باڵام تۆپێکی بەرەو سەرەوە هەڵدا بە سەرەتا خێراییە کە بڕەکەی چەندە 6 مەتر بەسەر سێکاندا تۆپەکە چەند لە هەوادا دەمێنێتەوە مەقسەدی ئەوەیە کاتەکەی باشە پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ زەوی ئەگە خاڵی هەڵدانەکەی لە زەوی 2 مەتر بێ یعنی ئەوە دڵتا وایە جا تۆ چ دەکەیت دەڵێ مامۆستا ئاخە پرسیار چۆن بە دوو دراوە حەل دەبێت بابە تو مادەم کەوتنە خوارەوەی تەنی سەربەستە جیەکەت سالب 9.8 ئاگادار بە ئەوەی بەکاردێنی بۆ خۆی جی ڤی ئینیشیاڵ و دڵتا وای هەیە وێنە داوای کاتت لێ دەکات تو یەکەم جا خێرایی کۆتایی بدۆزیەوە
خێرای کۆتای چۆن دۆزیەوە بەو یاسای بەڵێ V final ئەو ئەگە بێت و ڕێگی وە دووجا وەرگری وە پێم گوتی لە پێشترێش V final دەکاتە ڕێگی دووجای V initial توان کۆت دووجی دەڵتاوای V initial شەشە دووەکەی دەنووسی جیەکە سالب نۆ پونەشتاکە دەڵتاوایەکە سالب ئەو سالبە لەکوێ هات لەبەر ئەوەی تۆپەکە دێتەوە خوارێ کاتە دەبێت دەڵتاوایەکەمان بە چێ بە سالب بێ جیەکەشمان سالب نۆ پونەشتایەکە ئەی مامۆستا ئەو سالبە ئیچیە ئەو سالبە ئاخر دەی ئەمنە چەند پێگوتی باب و باپیرم ئەدی من نەمگوت گوێزانت لۆ ناژمێرم ئەدی نەمگوت خێرایەکە بۆ خوارێ و دەبێت سالب بێ ئەو سالبە ئیوێ دەی بۆ خۆت دای بنێ باشە پاشان دەڵێ چەند بۆ دۆزەوە کاب دۆزەوە ئەگە کاب دۆزینەوە ئەو یاسای بکات باشە هەر یاسای تاودان بە جێمان گۆڕیوە V finalەکەمان سالب 8.7 لێرە بدیتەوە V initialەکە 6 جیەکەش سالب نۆ پونەشتایەکە ئەو دوانە لێک دەردەکەی دا بەشەوەی دەکەی و کاتەکەت بۆ دەردەچێت بەنسبەت پرسیارەکەی تریان پرسیاری ڕۆبۆرتەکە ئاگادار بە زۆر تەلەبە دەڵێ مامۆستا ئەمن پێویستە هەموو چیەکە سالب نۆ پونەشتایەک دانم کورەنە بە قورئان وان ئەدی من نەمگوت ئەوە بۆز بۆ زەویە بۆ مەریخ جیاوازە مەسەلەن ئەو پرسیارەتێ دەڵێ ڕۆبۆتێک لەسەر چیاک لەسەر ڕووی مەریخ کە بەرزیەکەی 239 مەتر ئەوە دەڵتاوایە و سالبێکی بۆ دادەنێ کامێرایەکی خستە خوارەوە بۆ سەر ڕووی مەریخ باشە کە بۆ سەر ڕووی مەریخ کاتێک کە تاودانی کەوتە خوارەوەی سەربەستی ئەوەندە بوو ئەوەی جیەکەیە یعنی ساتۆ دەڵتاوایت هەیە دەڵتاوایەکەت سالب 239 و جیەکەشت هەیە چەندە سالب 3.7 V initialش سەفرە مامۆستا بۆ سەفرە ئاخر ئەمن لێرە شێخم لە فیزیای نامێنێ ئاخر تو شێخ لە فیزیای نامێت چونکە لێی تێی نەگەیشت ئەس ئەمڕۆ قەڵەمە مرە لە دەستم بەردەبێتەوە خێرای سەرەتای چییە سەفرە بۆ چون لەوەستان دێت خوارێ کاچی من بەربوونەوە وشەی بەربوونەوە مانای ئەوەیە خێرای سەرەتا لە بەرزیەک یانتەنێک لە بەرزێک بەربێتەوە خواتە خێرای سەرەتای سەفرە تا خێرای کامێرەکە بدۆزە لە کاتی دەکێت سەر ڕووی مەریخ واتە V finalم دەوێت چ بەکاربێنم ئەو یاسایە V final V initial کۆ دوو G دەڵتا Y بەچی بەتوانی دوو V finalت دەوێت باشە ڕێگی دووجا بۆ هەمووی وەردەگری کاکە دەڵێن V final دەکاتە ڕێگی دووجای V initial توان دوو G دەڵتا Y وەرە دابنێەوە دەی V initialت چەندە V initialت سەفرە ئەو کێکە دوو جارانی 3.7 جارانی 239 باشە لە بن ڕێک دەزانم دەڵێ چی لە بن ڕێک با یەکسەر بڵامەکەی بنووسین لە بن ڕاوچمان کرد لە بن ڕێک یەکسەر وەڵامەکەی بنووسە ئەو لوای لێ هاتیەوە کاکە 1 ساعات تا زیاترە دەست بۆ شەڕ دەکەین کاچی من ئەوە دەکاتە 42.05 مەتر بەسەر سێکات چ دەکەی کوڕەوە تو سالبەکان مەنووسەوە لە کۆتایی سالبێکی بۆ زیاد چونکە بەرەو خوارە دێ چ دەکەی V initial سەفرە سەفر توانی دوویکە کەوانە 3.7 جارانی دوو جارانی سالب 239 باشە دووبارێکەوە دوو جارانی سالب 3.7 جارانی 239 بە سالبی دەکات چەند دەکاتە سالب دەکاتە موجب 1766.6 وەنیە 1768 ڕێگی دووجای وەرگرا دەکات 42 ئەوەندە دەچێت پرسیاری دووەم کاکە پرسیاری دووەم گوڵدانەکەمان هەیە ئەو پرسیارەشیان بابەت کارکەم دەڵێ گوڵدانێک لەسەر لێواری پەنجەرەیەکەوە کە 25 مەتر بەرزە یعنی ئەرێکە لە وەستانە بەرزە باشە بە شۆستنەیەکی بەرزەوە دەکرێتە خوارەوە خێرای گوڵدانەکە چەندە لەو کاتە بەرزەوی دەکرێت کاکە V final دەوێت V initial سفر چونکە لە وەستان دەکرێتە خوارێ دەڵتا Y سالب 25 باشە چی کەشی داوە چی دەوێت جیشمان هەیە جیشمان سالب 9.81 ئەتۆ V final دۆزی ڕێک بوو سەر ڕێجی V initial توان دوو G دەڵتا Y V final دەکاتە چی دەکاتە ڕێجی سەفر توانی دوو کۆ دوو جارانی سالب 9.81 جارانی چی دەڵتاوایەکە چەندە سالب 25 وەرە لێک دەدەی دوو جارانی سالب 9.81 جارانی سالب 25 لە ئاخیری ڕێجی وەرگرا ڕێجی ئەنس وەرگرا دەکاتەن
دەکات 22.1 سالب 22.1 متر بەسەر سێکان بۆ سالب چونکە دێتە خوارد. ئەو جاران دەڵێ کەمترین کاتی پێویستە بۆی کەسێک کە درێژیەکە 1.8 ئەو ژێکەڵە دیوە ئەو 1.8 ئەو 1.8 لەوەی دەردەکە کوڕم بۆی درێژی ئێرە بۆی دەڵتا ئەو وای ئێرە دۆزینەوە ئەو وای ئێرە دۆزیەوە دەنووسی چی دەنووسی 25 سالب 25 کۆی چەند 1.8 ئەو وایەت کە دیتەوە چەند دەرەچێ مەسەلەن بابیکەین سالب 25 کۆ 1.8 دەکاتە سالب 23 سالب 23.2 یعنی ئەوەی لێ دۆزیەوە چۆن ئەوەی لە دۆزیەوە ئەوەی کەمی درێژەکەی دەکەی ئەو لێ دۆزیەوە ئەلەو مەسافەیەدا چەند بۆ دەدۆزیەوە کات دەدۆزیەوە کات ئەو کات چ دەنووسی دەڵتاتی یەکسانە v فاینال کەم v ئینیشال دابەشی g باشە v فاینالت دیتەوە چەند بوو سالب 22.1 کەم v ئینیشالت سەفرە جیەکە چەندە سالب غەڵەتمان کرد بێگومە غەڵەتمان کرد دەبێت نەفسی یاسا بەکاربێنین چونکە دڵتەوایەکەمان هەیە چ دەکەی بابە هەر ئەو یاسایە بەکاربێنین تاشاکە ئەڵێ v فاینال یەکسانە v فاینال تواندوو v ئینیشال تواندوو کۆ 2g دڵتا y باشە ئەتۆ چ دەکەی لێرە کوڕی من چ دەکەی ئەگەر ئەمەوەی بەکاربێنم دەبێت ئەمە چ بدۆزمەوە کات دۆزمەوە باش ئەمە لێرە چیشم بە ئەوەی دەبێت بیت ئەدی ئەگەر ئەوە بنووسین دڵتا y یەکسانە بە v ئینیشال کۆ v فاینال دڵتاتی دابەشی دوو ئەویان چی یان بوو نمونە لێرە بنووسین یەک بەسەر دوو فەرقی نییە دەتوانین ئەوەی بەکاربێت زۆر باش چ دەکەی ئەتۆ لێرە دەبێت چ بکەین ئەدڵتاتی ئەگە بدۆزین ئەو یەک بەسەر دووە ئەو دووە دەڕاتێتە تەنیشتەوی یعنی ئاوە لێ دیاساکە دەڵێن دڵتاتی دەکاتە چی دەبێتە دوو دڵتا y بەسەر چی v فاینال کۆ v ئینیشال باشە وەردابنەوە دەڵێن دوو جاران دڵتەوایەکە چەندە لێرە چەندمان بۆ دەرچوو لێرە ئەو دی بدۆزیوە سالب 23.2 سالب 23.2 لە خوارە v فایناڵەکە چەند بوو سالب 22.1 باشە کۆی سفر باشە بەو شێوەیە دایدەنێەوە با بزانین چەندمان بۆ دەرەچێ جارانی دوی دەکەین دابەشی کەوانە سالب 22.1 دەکات چەند دەکاتە 2.09 متر یعنی دەکاتە 2.1 بەنزیک 2.1 سێکەند باشە 2.1 سێکەندت بۆ دەرەچێت تابیانی ئەزیز پرسیارێکە پرسیاری سێ ئەو پرسیارە زۆر گرنگە دەڵێ تۆپێک هەڵدا بەرەو سەرە بە خێرایی چەند 8 متر بەسەر سێکەند دەڵێ خێرایی تۆپەکە چەندە لە چاتی گەڕان بۆ هەمان خاڵی هەڵدان کەوتێ بۆ هەمان خاڵی هەڵدان لەبەرەوەی هەمان بەرزیە ڕێک خێراییەکە دەتوانین بچین سالب 8 متر بەسەر سێکەند ئەوەندە دوایە دەڵێ چی دەڵێ کاتی پێویست بۆ گەڕان تۆپەکە بۆ خاڵی هەڵدانەکە چەندە لەبەر ئەوەی ئەو تۆپە ڕۆشتۆ بێتەوە خاڵی هەڵدانەکەی دڵتا y سفرە v ئینیشالت گوتمان ئەوە تا بۆ خۆی داوێتی 8 متر بەسەر سێکاندا v فاینال دەبێتە سالب 8 متر بەسەر سێکان باشە ئێوەرەگە کات دۆزیەوە هەڕێک ئەوەی بەکاربێنە کات دۆزیەوە یاسایەکە دەتوانی ڕاستەوخۆ ئەوەی بەکاربێنی بنووسی چی بە چەند ڕێگا دەتوانی یعنی بەکاری بێنی مەسەلەن دەتوانی بڵێ v فاینال بە ئاوا بنووسین دڵتاتی یەکسانە v فاینال کەم v ئینیشال بەسەر g باشە v فاینالت چەندە v فاینالم سالب 8 کەم 8 دابش سالب 9.81 دێڵە یعنی سالب 16 دابشی 9.81 دەکات چەند دەکاتە 1.6 سالب لەگە سالبی دەڕوە مەسەڵەن سالب 16 دابش سالب 9.81 دەکات چەند 1.6 سێکەند باشە ئەو پرسیارەش گرنگ بوو قوتابیان بەنسبەت پێداچوونەوەکەش پرسیاری یەکەم دڵ پرسیاری دراوە تەنزایەکە شاوڵانە بۆ سەرەوە هەڵدرا چی بەسەر ئەو پارتدراوان هەڵدا بۆ سەری دەڵێت چ بەسەر خێرایەکەی دادێت لە هەوادا وشەی لە هەوادانی عینداری نەکردو لەکوێ کەواتە خێرایەکە وردە کەم دەکرێت لە بەرترین خاڵ لەبێت سفر پاشە خێرایەکە چی دەبێت زیاد دەکات ئەوە بەنسبەت خاڵی ئەلف بەڵام ئایا تاودانەکە چی دێتە تاودانەکە لە بەرزترین خاڵ بێ و لە نزمترین خاڵ بێ و لێرە بێت تاودان لەگۆڕە بڕەکەی چەندە سالب 9.81 باشە پرسیاری دووەم ئەگەر تەماشای پرسیاری دووەم بکەین
لە پرسیاری دووەم دەڵێ بەردێک لە لێواری بیری خراە خوارەوە کە دووریەکەی 1.5 مادەم بەردێک لە لێواری بیری کەوتە خوارە کاتە خێرایی سەرەتام چییە سفرە ئەوە کاتەکەیەت دەڵێ ئەو بەر ئاوەکە کەوت دووری نێوان لێواری بیرەکە و ڕووی ئاوەکە هەژمێر بکە یعنی چی یعنی دەڵتا وای باشە هەژمار بکە بەکارهێنان هاوکەشەکان زۆر بە تاودانێکی چی نەبوو في ئینشەڵە سفرە جی سالم نۆ پونەشتەکە دەڵتاتی شتێ دەڵتا وای دێ ئەمە یاسایەک بەکاردێن ئەوانەی تێدا با بکەم چ دەکەیت چۆن بەکاری دێنی هاوکەشەکە چۆن بەکاردێنی دەتوانانی ئاو بنووسی دەڵتا وای یەکسانە في ئینشەڵ دەڵتاتی کۆ یەک بەسەر دوو دەڵتا جی دەڵتاتی تواندوو لەبەر ئەوەی ئەوە سفرە ئەو هەمووی بێتە سفر نانووسمەوە کەواتە نووسم دەڵتا وای یەکسانە بە یەک بەسەر دوو جاران سالب 9.8 جاران کاتەکەم چەندە 1.5 باشە توانی دوو یاڵا بیکە 1.5 توانی دوو جارانی سالب 9.8 جارانی 0.5 دەکات چەند دەکاتە سالب 11.03 مەتر بەنزیکی دەکات سالب 11 باشە پرسیاری سێ دەڵێت تۆپێک بەرەو ژوور هەڵدڕەوە خێرای تۆپە و تاودانەکە لە بەرزترین خاڵ چەند دەبێت لە بەرزترین خاڵ خێرای سفرە مادەم هەڵدانە تاودان سالب 9.8 هەرچەند خێرای سفرش بێت تاودانەکەی چەند بووە پێش ئەوەی بەرزەی بکەوێت هەر سالب 9.8 باشە لە بەرزترین خاڵ خێرای سفرە تاودان سالب 9.8 و بەرزەویش بکەوێت تاودانەکە سالب 9.8 و هیچ لە مەوزوع ناگۆڕێت چاوەکەم نایگۆڕێ باشە تابیانی ئەزیز ئەوەی کە لێرە کردمان پێداچونەوەیەکی خێرا بوو بۆ بەشی یەکەم و ئاخر پرسیارشمان لێرەکاندا دەڵێ دووری دوو منداڵ بە دوو تۆپی لاستیک یاری دەکەی کەمیان یەکێک لە تۆپەکان لەدەست بەر بۆ ئەوی تریان تۆپی دوم بەسەر تا خێرای دەمەتە بەسەر سێکەن لە هەمان کاتدا فرەدا خوارد تاودانی هەرێکە لە تۆپەکە چەندە مادەم خێرایەکەشان جواب دەکەن دەکەوتە خوارەتنی سەربەست تاودان هە سالب 9.8 تابیانی ئەزیز و خۆشەویست لێرە کۆتایی بە لایڤەکە دێنین هیوادارم سوودتان لەو وانەیە دیت بێت هیوادارم ڤیدیۆکە ئەکتیڤ بکەم بۆ ئەوی زۆرتر قوتابی خۆشەویست لە کوردستان بیبێنن هەتاوانە داهاتوو